لە ڕۆژانی نەورۆز 6 ڕووداوی هاتسۆ لامان تۆمار کرا لە ئەنجامدا 7 قوربانی هەبوو کە هاوڵاتیەک گیانی دەستدا و 6 هاوڵاتیش بریندار بوون. لە ڕۆژی یەکەمە لە ڕووداوێکی هاتسۆ لە ڕێگەی هاملتۆن لە گوندی ڕێژان سەر بە قەزای چۆمان لە ئەنجامی هاتنە خوارەوەی تاشەبەردێک بەرکەوتنی بە ئۆتۆمبیلێکە کە لە ئەنجامدا ئافرەتی گیانی لەدەستدا و شۆفێرەکەش کە هاوسەری ئافرەتەکە بوو بە سەختی بریندار بوو. و لە ڕۆژی یەکەما بە هەمان شێوە لە قەزای چۆمان ڕووداوێکی تر لامان تۆمار کراوە لە زۆری پێکدادان خۆشبەختانە تەنها زەرەری مادی هەبوو. لە ڕۆژی دووەم تەنها یەک ڕووداوی هاتسۆ لامان تۆمار کراوە لە سنتەری نەحیە گیانە ڕووداوێک بوو لە زۆری پێکدادان بە هەمان شێوە تەنها زەرەری مادی هەبوو زەرەری گیانی نەبوو. و لە ڕۆژی سێمە سێ ڕووداوی هاتسۆ لامان تۆمار کراون. لە ڕووداوی یەکەم لە سەیرانگەی بێروان ڕوویدا لە ئەنجامی ئەم ڕووداوە لە نێوان دوو ئۆتۆمبیل دوو بریندار لی کەوتەوە. و لە ڕۆژی سێمە لە دەواازەی نزیک دەواازەی مەزیداوە ڕووداوێک ڕوویدا لە ئەنجامدا دوو هاوڵاتی بە سوچی بریندار بوون. و لە هەمان ڕۆژە لە کاژمێر دوازەی شەو ڕووداوێکی تر لە سواریانی بەردەم قایمەتی سۆران ڕووداوێک ڕوویدا لە ئەنجامدا مێرمناڵێک بە سەختی بریندار بوو.